جوانی بەهرەیەکە کە سروشت ئەیە بە هەموو شتەکان. هەموو ئینسانێک جوانە، هەمومان بە دوای جوانی ئاگەڕین، بەڵام ئایا جوانی لای تۆ چییە؟ زۆرجار ئێمە ئاڵین ناخ لە هەموو شتەکان جوانترە ئەگەر ناخێکی باش بێت، بەڵام ڕوخسار مەرج نییە. بەڵام ئایا ئەمە تا چنێک ڕاستە ئێمە شوێن ناخدا ئاگەڕین نەک ڕوخسار؟ سروش جوانیکی خۆی هەیە، هەمومان وێڵین بە دوای جوانی سروشتە، بەڵام کاتێک کە لە دیمەنەکانی سروشتە وێنەیەکی بینار ئەبینین، پێشەوەی کە ئێمە وێنەیە بگرین، من و پێشەوە هاتین بۆم باخچەیە سیرمان کرد کەسێک لە ناو سروشتا پاڵکەوتووە و کەسێکی هەژار ئەبێ ئەمە چ جوانیشی تیابێت. تام سەردەمەی ئێمە خەڵکێکەیە بەم شێوەیە لە ناو شەقامەکانە پاڵەکەوێت. لەگەڵمان نابن. لای تۆ جوانی چییە؟ هەر کەسە و شخصیاتێکی جوانی خۆی هەیە. جوانی کوردستان بە ئام جوانە، بەس جوانترە بێگەر یاساتی بەرقەرار بێت. جوانی سروشتە، جوانی شخصیت و ناخی ئینسانەوە. جوانی سروشتێکی باشە. جوانی لای بەڕێزێکی عشقە، خۆشەویستی. جوانی سروشتە. سروشت جوانی خۆی هەیە. لای من جوانی ئینسان ینی ڕووکاریان نیە، جوانی ئینسان لە ناخیەتی. گەڵا جوانی خۆی هەیە. جوانی ڕووکەش ئەساس نییە. سەوزایی جوانی خۆی هەیە. وڵاتەکەمان چەند جوانە خۆی بین ئاوە چۆن پاڵکەوتووە. جوانی نەژادە. جوانی مرۆڤەکان و کاتە دەرەکەوێت کە ڕەفتارێکی جوان بنوێنن. جوانی لای من دەخت و ئینسانە. جوانی دەروونە. هەموو شتێک قابلی نەبێ پێی ناڵێ جوانی. جوانی بەو مانایە سەیریکەی زۆرینەی لە ڕوخساری بینە، بەس کە تۆ سەیرەکەی زۆر لەوە قوڵترە. ئینسان ڕوحی جوان بێ، ناخی جوان بێ. ڕاستی دایکم زۆر لا جوانە. بەڵێ کەسێک گوتی دایک جوانە، بەڵێ دایک جوانە کاتێک کە کۆرپەکەی بە باوەشەوە گرتووە، دایکە تۆش لای من جوانی، ئەی کۆرپەکەم تۆش لای من جوانیت. جوانی بەلای منەوە هەر کەسە و شخصیاتێکی جوانی خۆی هەیە ئەگەر هەستی پێ بکەیت. مهمەیە کەسەکە جوانەکەی خۆی بپارێزە باعیچەنە، بەلای منەوە ناخەکە گرنگترە. بەڵام لەگەڵ ئەوەشە زۆرجار بە ناخی ڕازین، بە جوانی ناخ ڕازینین. ئەگەر کەسێکی زۆر باش بێ، شێوەیەکی ناشرینی هەبێ، لە خۆمانە لێ دوور دەکەینەوە. لای ئێمەوە بەس من خۆم ڕێی خۆم ئەگە کەسەکە جوانیش نەبێ مهمە ناخی جوان بێ، بەلای منەوە گرنگترە. جوانی سروشتە، چکە شکڵ شەردنیەوە هەتا سەریش نامێنێتەوە. لەوانەیە کەسێکە بێ زۆر جوان بێ بە شکڵ لە پڕێکا بسووتێ، بەس جوانی ناخاوەیە کە پاک بی کە ڕاست بی. لای من ئەو جوانێکی زۆر گەورەترە، وڵی من شخصی خۆمان نیم. چێوایە؟ لەوە چە زۆر کە زوابیر بکاتەوە، بەس بەڕێی من نازانم، چکە زۆر کەسێ ینی شتەکانی شتی بریقار زۆر جارێ سەرنجی تۆ ڕاکێشێ، بەس کە ئەچیتە ناخیەوە پاک نییە یان جوان نییە و کۆی کە تەسەوری کردووە. شتێکی سەیرەوت وتی جوانێتی سروشت، چ شتێکی سروشتەوە ڕاکێشێت؟ وڵای سروشت بە هەموو شتەکانی جوانە، بارانبارینی، خۆراوابوونی، هەموو شتێکی. جوانی شخصیت و ناخی ئینسانەوە، ینی بە ئەدەب و ئەخلاق دەرەکەوێت زیاتر. شێوە نییە؟ نا ئەوش دەوری هەیە بە زۆر نا. بۆچی ئێمە زۆرجار ئاڵین بە شێوەنی و بە ناخە، بەڵام کەسێک ئەگەر زۆر باشیش بێ، بەڵام ئەگەر ناشرین بێ لێی دوورەکەینەوە. چونکە لە مشتەمەعەکەمانە یعنی وا باوە خەڵک زۆر ئێتیمان بە جوانیەیە. ئێستا بڕۆسەی دووەلی ئەوروپی کە ئەوان وانین. سڵاوتان لێ بێت بژیت. ئێوە دیمەنێکی جوانتان پێشکەش کرد، مناڵەکەتان وێنەیە گرتن. لای ئێوە جوانی چییە؟ جوانی لای من سروشتێکی باشە، ڕۆحێکی شادە، خسڵەتێکی جوانە، خسڵەتێکی باشە کە مرۆڤەکان لەگەڵ یەکا بیان بێ. عشقە، خۆشەویستی. باشە ئێمە هەمومان ئەڵین جوانی سروشتێکی جوانە، یاخو ناخێکی جوان، یاخو ڕەوشتێکی جوان، بەوانە ئەڵین جوانە. کەچی زۆرجار لە خەڵکیشی باش ئەگەر شێوەیەکی ناشرین هەبوو لێی دوورەکەینەوە، یان زۆر کەسەیە حەز ناکات لەگەڵ ئەو کەسەیە بێت. بەتایبەتی ئەگەر کەسێکی خۆش بێت بەڵام ناشرین بێت لێی دوورەکەوێتەوە. وەڵا ئەوانە ڕواڵەتی شتێکە ئەبێن پێم وابێ زۆربەی ئەو کەسانە ڕواڵەتی شتەکە بێن، بەڵام جوانی وا لە ناخی بەشرا، وا لە ڕەفتار و کردداری بەشەرا، وا لە هەڵس و کەوتەکەی بەشەرا. هەڵس و کەوت ئەگەر جوان بێ ئەو مرۆڤە جوانە. ئێستا ئێمە دیمەنیشی ئەومان بینی کە ئەم مناڵە وێنەی شێوەی گراد بە خوڵامی خەیتەوە سەر وێنەکە.
ئەوەی دایە و بابە ماسەیخە ئەوەی دایە و بابە ئەمیۆنی ئێوەی کرد ئەمە جوانیشی بەخشی جوانی خێزان جوانی پێکەوە ژیان باشە ئایا شتێ لە ژیانە بێجگە لە شێوە جوانێکمان پێبەخشەیە یان هەر جوانی شێوەیە وتم جوانی لە شێوان نییە جوانی لە ناوەرۆکی بەشەراز لە دەرونی بەشەراز جوانی وا لەوە کە من لەگەل ڕوبەڕۆکەما چۆن بم آخر جوانی کامیان جوانی مرۆڤ یان جوانی وڵاتەکەمان کە هیچ شتێ بەسەر نییە وڵاتەکەمان چەند جوانە خۆی بین ئاوە چۆن پاڵکەوتووە کە کەسێک یارمەتی نایە کە کەسێک کینی پێ ناکە خۆ کابراش بەشەرەوە کوێمە هزار جوانی بینین وێنی هزار جوانی بینی بەلامانەوە جوانەکان هیچ شتێ بەسەر نییە دانە لەوڵ وڵاتی خۆمانە چەند جوانە و چەندینە بەس حساب بۆ مرۆڤ ناکەن مرۆڤ خۆت ئینسانی لەوانەیە هزار قسە بکەن لە دواتەوە جوانەکە بەچی بنازم کام جوانیە جوانی ڕوخسار یان جوانی دڵ هەیە جوانە لە ناخ ڕوخسارەوە بەس جوانیا گەڕی کەواتە ناوەڵیز بە جوانی ناگەڕم بە شوێن دڵاگەڕم بە شوێن ڕۆحێک ئاگەڕم کە ئاگەلی ئینسان بێ خۆ من گەنجێکم حاڵی حەڵام گەنجانە گەنجی ڕەفیق خۆم بینم چەند جوانە چەند قۆزە لەو جادەیە کەوتووە کەس ناڵێت هەر چەنە بەچەند ئەمە جوانێکی وڵاتەمانە بۆچی هەستەکەی ئەم وڵاتە جوانیتیانە کە لەبەروی کە گەنجەکانی هیمال کراون یاخود مەسن پەراوێز خراون یاخود تا ئێستا هەژار ماوەتە لە وڵاتەیە هەرە وەڵا بەلایانی هەژارە وڵای هەمووی هەژارن جوانی نەما هەر جوانی نەماوە ئەوەی جوانی بێت بەدای پارە و بەدای شتی کاگەڕێ بەدای جوانی ناگەڕێ کەواتە ئەبێ بڵین ئەگەر بگەڕین بۆ شتێک شێوە شیرین دە شێوە تاڵ ئێخەمانەگرێت کاتێک کە گوڵ جوانی خۆی ئەبێت بەڵام هەنێ لە گوڵەکان ڕەنگە ژەهرایی بن جوانی سروشتە سروشتێکی زۆر جوان پاکوتە میسی شتێک ڕەوشی دنیا شتێکی ئاوا باخچە و گوڵ و گوڵزار دایمە ناخی ئینسانە بێ زۆر جوان بێ ئینسان لە ناخەوە زیاتر لێتی ئەگەیت چۆن بێ باش بێ خراپ بێ جوان بێ ناشرین بێ لە ناخی ئینسانە جوانی دەرەکەوێت لای من جوانی ئینسان ینی ڕووکاریانە جوانی ئینسان لە ناخیەتی ئینسانیش ینی جوانەکەی دەرناکەوێت تاکو قسەی لەگەڵانەکەی بۆچی ئێمە هەمومان ئەم قسەیەکەین ئەڵین جوانی لە ڕوخسارە نییە لە ناخایە بەڵام کەچی وێڵین بە دوای جوانی شێوەیە بۆ نمونە کەسێکە چێ هاوسەرگیریە کات یەکەم جار پێڵێن ئەرێ کوڕەکە قۆزە یان پێڵێن ئەرێ ژنەکە و جوانە ئەخری ینی ئەوەشە سەبەبی ئەوەی کە ئێستا لە وڵاتی ئێمە ئەتوانی بڵێ ینی ڕێژە تەلاق زیایی کردووە چونکە ئێمە ئەوەی ئەساسین بە جوانی ڕووکار ئەوە ئەساس ناین بە جوانی ناخی ئینسانەکە بەڕای من گەنجان ئەگەر بیانەوێت زەواجێکی سەرکەوتوان هەبێ ئەبێ احتیمام بە جوانی ناخی کەسەکە بن چونکە من جوانی ڕووکار ینی کاتی و ئەڕوات بەڵام جوانی ناخ شتێک هەتا سەر ئەمێنێتەوە فعلا وایە چونکی جوانی ڕووکەش ئەساس نییە تۆ ناخ جوان نەبێ تۆ هەڵوێستە جوان نەبێت تۆ قسەکردنی جوان نەبێ تۆ ڕەوشتە جوان نەبێ جوانی ئەساس نییە بۆ دەموچاو ئاخر نابێ ئەوە کەوتێتە سەر ئینسانەکان خۆی کە ئینسانێکی ڕۆشنبیر و مستەقەف بێ نابێ سەیری شکڵ و شێوەکە ئەبێ سەیری ناکات تۆ قسەکردن لە هەمان کات ئێستا بۆ نمونە من قسەگەڵتوانەکەم نازانم چۆنیت وانە یعنی قسەکردن دەریەخە کە تۆ چۆنە جوان ناخە جوانە هەڵوێستە جوانە هەموو ئەوەی عنی جوانی ڕووکەش ئەساس نییە بۆ ئینسان جوانی ئەو ئینسانەیە کە ناخیا بێت سارە لە تۆ ئەەکەم بەس بە ڕاشکاوی لە ژیان تاڕفقێکی کە ژنیە ناوە یاخۆت شووی کردووە پێوت بێت ئەرە جوانە مێردەکە دیان جوانە ژنەکەت زۆر بەڕاشکای قساکەم طبعاً ئەوە هەموو کەس ئەو پرسیارە ئەکا بە زۆکو شخصی خۆم من زۆر جار ڕەفیقم هەم بۆشی گروتی پیاوەکەم جوانی پێم وتووە سەیری ناخی و کردووە پێم وایە جوانی مرۆڤەکان و کاتە دەرەکەوێت کە ڕفتارێکی جوان بنوێنن ڕفتارێکی جوان بنوێن بە جۆرێکی وا کە بتوانن بەرامبەرەکانە مرتاح بکەن ئەوە جوانیە باشە تۆ ئەمڕۆ ڕەنگە زیاتر زۆر احتمامە یاوێ بە خۆت و بە شێوەت هاتوێتی دەرەوە و هەستەکەی مرتاحیت و پێەکەنیت بە جوانەکەی خۆت باڵین مرتاحیت باشە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان بە بێتاقەتی و بە شکڵێکی سەر و لێشەوەوە بێتە دەرەوە و بەڵام دڵیشی خۆش بێ ئایا من جوانی نییە؟ ناتوانێت بڵێن جوانیە بڵێتە لە حاڵەتێکی شار ڕەنگە بەلای منۆ جوانە بەڵام بەلای جەناب تۆ جوانێ بەلای کەسێکەوە جوانیە بەڵام کەسەکان بۆ کەسەکان ئەگۆڕێت ڕەنگە ئەوەی کە من بەلامەوە جوانە بەلای جەناب تۆ ناشرین بە بەلای کەسێکەوە جوان بێ بەڵام بەعام منۆک و خودی خۆم جوانەکان لە ناخی مرۆڤەکان نبینم نەک لە ڕوخسارە چونکە ڕوخسار بە مروری زەمان ڕەنگە نامێنێت وەک وتمان ئەگەر بگەڕی بە شوێن شتێکە شێوە شیرین دە شێوە تاڵێ خەت دەکرێت
ئەوەی کێکە لە شێوە تاڵەکان کە دارێک پەلوپۆی بڕاوەتەوە چۆلەکەکانی شێلانەکانیان نەماوە و ڕووخاوە ئەمە ئەنفالە یاخود جوانیە بە سروشتی ئەم ماڵە ئەم وڵاتە بەخشیت جوانی لای من درەخت و ئینسانە سەریشی ئەو دوودارەکە بە یارمەتی و بزانە چیان لێ کردووە سەر و قاچیان پارچیوە کەس نییە لە سەیان بێتە جواب ینی معنای چییە ینی ئەو جوانەکان نێشتووە ئەو جوانە ئەو دارە منزەرەیە ئەو چۆلەکانە کە پیو نیشتەی ئەواران خۆیان لە خۆیان ئەدوێن ئێستا هاتوونەتەوە ئەو چۆلەکانە ئەڵێ بۆ هێلانمان لێ تێکشووە بەڕاستی ینی جوانەکەی و هێلانەکانیشان وێران هێلانەکانیشان وێران کردووە لەبەرم وڵاتە هیچ نوێشی تیان نییە هەموو شتێک کە قابلی نەبێ پێی ناڵی جوانی وەنیە شتێکە قابلی نەبێ پێی ناڵی جوانی شتە قابلیەتی پێڵی جوانی لە دەموچاوە لە شقڵیان لە چییە؟ نا لەوە چە تۆ دیمەنێکی جوان ببینی بڵێ ئەوە شتێکی زۆر جوانە شەر نیانی بەڵام بەلای ئەو کەسەوە خۆی جوان نەبێت بەڵام کەچی لەگەڵ ئەوەشە کە کەسێک ئەگەر کەسێکی ناخ جوان بێت کەسێک بێت ناوی زۆر پاک بێت لە ڕوخسارە ناشرین بێ لی دوورەکەینەوە ڕاستە بەڵە ڕاستە بۆچی؟ وەڵی تۆ ئەگەر ئەو شخصە خۆی ناشرینیش بێ ئەگەر ئوسلوبی یان قسەکردنی یان شتێکی جوان بێت ئەوە پێی ئەڵی زۆر جوانە بەزی وا هەیە زۆر جوانیشە جوانی نانوێنێ لای تۆ وڵی کارە من بەڕاستی دایکم زۆر لا جوانە دایکم تر بە هەموو لای من هەموو شتێکە بەڕاستی ئەوی کە جوانی بێت لای تۆ بەستەنا دایکە بەستان دایکمە لای من لایم من چکم دایک هەموو شتێکە خایەنە لە ژیان بەڵێ کەسێک گوتی دایک جوانە بەڵێ دایک جوانە کاتێک کە کۆرپەکەی بە باوەشەوە گرتووە دایکە تۆش لای من جوانی ئەی کۆرپەکەم تۆش لای من جوانیت جوانی بەو مانایە سەیریکەی زۆرینەی لە ڕوخسارەی بینە بەس کە تۆ سەیرەکەی زۆر لەوە قوڵترە زۆر لەو پڕماناترە ڕەنگە جوانی ئینسانێک بە وشەیەک بێ بە ڕەوشتێ بێ بە مەوقیفێک بێ بەس عادەتەن هەموو ئینسانێک کە سەرەتا چاوێتێتە سەر ئینسانیەک تەنها و ڕووکەوی دەریوێ بینێ یەکەم نیگاکەوەری ئەکەوێت چاوێتی کە چاو چۆ سەر شتێ جوان بوو بەلایەوە لە سەدا هەفتای بەڵێ جوانە بەس لەگەڵ ڕۆژە لەگەڵ کاتە لەگەڵ موقیفە بۆ دەرەکەوێنە جوانی تەنها لە ڕوخسارانێ زۆر لەو قوڵترە جوانی لە ڕوحە بەڵێ ئینسان ڕوحی جوان بێ ناخی جوان بێ ئەو کاتا توانێت جوانی ڕاڵەتی خۆشی دەربڕە بە ڕوحی و بە ناخی ئەگەر ڕۆژێک زۆر جار کە کەسێک خۆی جوانەکە لە ماڵەوە ئەڵێ ئەمڕۆ بۆم نەهات جوان دەرنەچووم و بێتاقەتە بێت و ناخی شپاکەتەوە باشە بۆ ناخی خۆتەوەیتە دەوێت تۆ خۆتی وانێ ناگۆڕیت ئەی بۆچی ڕازی نین هەموو کەسێک خۆی ئەزانێ خۆی بای چەنەوە و ئەبێ خۆی بزانێکە خۆی ئەوەی خۆی لە لای خۆی دروستیکە قەناعەت بۆەوە کاکە ناخی هەر جوانە ئەگەر ناخی جوان بۆ بێ خۆی قەناعەت بکە کە ئەگەر مکیاج بکە و مکیاج نەکە و خۆی جوانکە خۆی جوان نەکە هەر جوانە بەتە ئەگەر هەزار مکیاج بکەی هەزار خۆی جوانکەی تەجمیل بکەی هەر شتێ بکەی کە ناخی جوان نەبوو پاک نەبووی هەر جوان نابی هەر پاک نابی ئەمە هەمومان ئێمە ئەم قسەیەکین لە ڕوخسارە بەڵام کاتێک هاوڕێکی ناشرینمان نەبێت کاتێک کە کەسێکمان خۆشەوێت ئەگەر خۆشمان بێت ئەگەر شێوەیەکی ناشرینی بێ زوولی بێزارە بین و بەجێڵین ئەمە هەروەکو پێشتر ئاماژەمەکەکە سەر بڕیاردانی کەسەکان ئەکەوێتە سەر بڕیاردانی ئەو تاکە تا چەند لە چەند کومانای جوانی گەیشتووە تا چەند ئەو کەسە لەسەر جوانی ڕوخسار هەڵبژێرە یاخود لەسەر جوانی ناخی ئەو کەسە ئەوە کەسەکانن کە بڕیار ئەدەن زۆر جار بەهۆی بڕیارێکەوە کە ڕەنگە دروستیش نەبێت کە بتوانن نەتوانن خۆشی بە بەرامبەرەکان بگەێنن بەڵکو ئەوە ئەلبەتە ئەشتوانم بڵام کولتوری کۆمەلگاکەمان ئەوەش هۆکارێکی ترە کە جوانی کەسەکان لەسەر ناخی لەسەر ڕوخساری کەسەکەدا نەک لەسەر بۆ نمونە جەنابتان کاکاروان کەسێکن ڕفتارێکی جوانتە لێ بینم لای من ئەمە جوانیە ناوەک ئەوەی کە من بۆ نمونە بە چاکۆپانتۆڵەکە ببوون باخێکەوە لەسەر ئەساسی ئەمە بڕیا بدەم نەخێر جوانی مرۆڤەکان لەوەدا دەرەکەوێت کە ڕفتارێکی جوان بنوێنە کە بەرامبەرەکانی ئاسوودە بکات دۆزە لە ئاهەنگەکانە بینین لەگەڵ ڕێزما کەسێک بووکێ خۆی ڕازانۆتەوە و ئاڵوواڵای کردو بخۆی و ئەم ئاڵتونە زۆرانش بە مردی داما و یان بەو کەسی کە هاوسەرگیری لەگەڵا کردووە پێشێڵن وەڵا ئاڵتونەکانی جوان بوو ئایا ئەم جوانی ئەمێنێتەوە؟ ئەڵبەتە ئەو ناخێش لە کەسێکەوە بۆ کەسێکی کە جیاوازە تۆ کەسێک ڕەنگە زۆر پێ باش پێ مەبدەئی بیرکردنەوەی ئەخلاقی کەسێکی کەوا نایبینە بە پێشەوانەوە ینی شەرت نیە ئەوەی کە هەمیشە ئێمە باشێ بینی دەرەوە بەروا بیبینێ خەڵکانێکی کەوا بیبینن بەس ئەوڵ و ئەخیرەوە لەسەر کەسایەتی و ئینسانەکەوێ مەبدەئی ئەکەوێ بنەماکانی ئەکەوێ شەرت نیە ئەوەی مرۆ باشە زان هەموو کەس باشی بزانێ
لە کۆمەڵگەی ئێمە کە کەسێک هاوسەرگیری ژیانی هاوسەرگیری پێکێنێ ئەمە پرسیاری کۆمەڵگاکەمانە پرسیاری نزیکەکانمانە ئەڵێن ئەرێ کوڕەکە قۆزە یان بە پێچوانەوە ئەڵێن ئەرێ ژنەکە و جوانە وای ئەکیت پێتەڵێمەوە تەنها چییە؟ تەنها ئەو شتە سەرەتایانەیە کە تۆ بگرێ لە خێزانەکەشتا کە سەرەتا کەسێکێتە ژیانتەوە پورەکەت خاڵەکەت دایکەکەت ئەیبینێ بزانمەمە لە ئاستی جوانی کچەکەی منایە ئەو ڕۆی هەیە کە بەیانی ڕۆشتە شوێنێکەوە خەڵک بینی لە ئاستەمان جوانی ئەوەیە بەس کە دیت بەڕاستی کەسێکی مەردە کەسێکە کە لە مووقیفەکان ئەتوانێت پشتی پێ بەسترێ و بەمانە پیاوە ئەو ڕووکارە هیچی مەسحناکە بگرە جوانترێکا لای خەڵک کەی بینێ ناخەکەی بەسەر ڕوخسارەکەیە زاڵ بووە بەست ئەگەر توش ئینسانێ بۆ جوانی بیهێنیت نازانم بەیانی تووشی حادیسەیە بوو بەیانی دەموچاویستوتە دە ساڵی تر بۆ ڕوخسارەوە مێنێتەوە بۆ کەسە خۆی کەوتووە ئەو کەسە چیەیە کە خۆی کەوتووە لە کەسێکۆ بۆ کەسێکی تر ئەفکارەکانە گۆڕێن وایە بیرکردنەوەکانیشە ئێوە منیشە لەم بیرکردنەوەکانە گۆڕێن لە کەسێکۆ بۆ کەسێکی تر هەیە گوێ نایە بە جوانی چکە جوانی فعلەن شتێکی زۆر کاتیە بەس هەشە بەس بیر لە ئەو شتە کاتیا کاتەوە بەس بیر لە ڕواڵەتە کاتەوە تا چەند گرنگجێی بە جوانی خۆت دەرەوە تا ڕادێکی باش یعنی زۆر نا وەکو کچ زۆریش کەم ناوەکو کوڕار گوێنێم بە خۆم تعلیقێکیش بوو لە کوڕەکان ئەمە کللتوری کۆمەلگاکەمانە کە هەر لە سەرەتاوە بڕیاری لەسەرەوە داوە جوانی مرۆڤ کە لەسەر ڕوخسارە لەسەر ڕووکەشەکەی دابنێت لە کاتێکا کە ئەبینین ئێستا لە دەرگەکانی شاری سلێمانیدا من با حکمیەوەی کە من خۆم کە لە ماوەیەک لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لێ بەرنامەم هەبوو ئامارێک مەرگە لە دادگای سلێمانی لە ماوەی 6 مانگدا 1230 ڕێژەی تەلاق هەبوو باشە ئەم 1230 ڕێژەی تەلاقای هەمویان ناشرین بوون ئایا هەمویان فەقیر بوون ئایا هەمویان منداڵ بوون نەخێر ئەمە لەسەر ئەوەی بڕیارانداوە کە لەسەر ڕوخسارێکی ڕووکەش یاخود لەسەر مادە یاخود لەسەر کۆمەڵە شتێکە لاوەکین سەرەکین بەداخەوە ئێمە زۆر جار لە کۆمەلگەی ئێمەیە شتە فەرزەکان ناکەین بەڵام سونەتەکان نەکەین جوانی ڕوخساری بەشێکە لە سونەت من پێم وایە فەرز نییە فەرزەکە ئەوەیە کە ناخی مرۆڤەکە بێت ناخی مرۆڤەکە ڕنگدانەوەی جوانی هەبێت ئەم 1230 ڕێژە تەلاقە ئەلبەتە ئەگەر بیان توانێت لەسەر لایەنێکی دروست بتوانن پەیوەندی هاوسەرگیری خوان هەڵبژێرن لەسەر ناخێکی جوان لەسەر بڕیارێکی جوان ئەویان بکردەیە بەدڵنیاییەوە ئەمە ڕووی نەئەدا بەڵام بەداخەوە وەکوتم زۆرینیان لەسەر ڕوخسارێکدان ناو بە نمونە ئەبینە سێرەکە خێزانەکەی ئەو شۆ کە چۆ بە داواکردنی میکیاجێکی جوانی کردو ئەو پەڕی ئارایش و ڕەنگە بچوبێتی بۆ ساڵن لەو کاتێ معجیبێ بێ نمونە بەڵام کە ئەبینە دوای میکیاجەکەی لابرد ئەو جوانە نییە کە ئەمەیە بۆیە زۆر جا کێشەکە لەسەر هەڵەدات کاتە بێ کۆد نالیبیم کاڵێ پێم ئەڵەن مەحبوبە خێل و قیچە مە خێل و قیز نییە ئەو نازی شەڕەکات بەڵێ ڕاستە ئەتوانم بڵێم ئەوە دووتێکی زۆر جوانە کەنالی کاتی خۆی فەرموویەتی هیوادارم تاگەکانی کۆمەلگەی کوردی هەگەر ویستیان کەسێک لەسەر جوانی هەڵبژێن لەسەر جوانی ناخێن هەڵبژێن نەک لەسەر جوانی ڕوخسار چون جوانی ڕوخسار مروری زەمان تێئەپەڕێت و ئەو جوانە نامێنێت زۆربەی زۆرمان دایک و باوکمان ئەبین کە ئێستا دموچان چرچلۆکی تێکەوتووە زمانێک بێ لەوەچێ شاسواری سەردەمی خوان بێتن لە جوانیە لە ڕوخسارێکی جوانە چەند کەس معجزەیان بوو بێت ئەی ناخ تۆ جوانی ئەگەر بە جوانی خۆتەوە بە پاشی خۆتەوە بمێنیتەوە ئیخاک تۆ جوانیت کاتێک کە تاوانێ لەسەر نەکرێت نالی لە دیوانەکەی خۆ لەسەر جوانی خۆشەویستەکەی ئەڵێ پێم ئەڵێن مەحبوبە خێل و خیچە ئەڵێ نا مەحبوبە خێل و خیز نییە ئەو نازی شەڕەکە ئێوە خێل و قیچن کە ئەو بە خێلیە بینن بەیوای ئەوەی کە هەمومان جوانی ناخمان بۆ بگەڕێتەوە بۆ ئەم وڵاتە بۆ هەموو ئینسانەکانی بۆ سروشت چیتر ئەم سروشتە ناشرین و وێرانتری نەکەین ناختان جوان و پاک و بێگەر بێ هەمووتانم خۆشەوێ جوانی هەمووتان پارێزرا بێ کاتێکی شاد یەکترێ بینینەوە خواحافیز